وڵات بخوێنن یاخود لە خولی توانەسازی بخوێنن ئەمڕۆ خۆپیشاندانێکیان لە شاری هەولێر ئەنجامداوە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر خۆپیشاندانی ئەم قوتابیانە. ئێستا ڕاستەوخۆ لە هەولێرەوە وەلی سەلیم پامنێری پێم وەردەگرین. وەلی سڵاو لێبێت و ئەم کاتت باش، قوتابیان داوای چی دەکەن بۆچی خۆپیشاندانیان ئەنجام داوە؟ سڵای خی گەورە لە تۆ و تاوای بینەرانی کەناڵی ئەسمانی پێیان بێ بەڵێ کاندیدانی دەرچوو بۆ ماستەر و دکتۆرا کە لە ماوە ڕابردوو لەلایەن سەرۆکاتی زانکۆی سلاحەدینەوە ناوەکانیان ڕاگەیەندرا بۆی کە لە زانکۆی سلاحەدین دەست بە خوێندن بکەن و هەروە لە زانکۆکانی تری هەرێمی کوردستان دەست بە خوێندن بکەن بۆی کە بڕوانامەی دکتۆرا ماستەر بەدەست بێنن. بەڵام ئەمڕۆ ئەوان هاتوونەتە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و چەند داواکاریەکیان هەیە کە خۆی لە سێ داواکاری دەبینێتەوە. دەیانوێتن وەزارەتی خوێندنی باڵا بۆیان جێبەجێکەت و یەکێک لە داواکاریەکانیان ئەوەیە کە دەیانوێت دەست بە کۆرساتەکان بکەن ڕاستەخۆ بێ ئەوەی هیچ مەرجێکیان لەسەر بێ. من بۆ زانیار زیاتر ئەچمە لای هەندێک لەو کاندیدانە بزانم ئەوان داواکاریەکەیان چییە، خاتون ئێوە ئەمڕۆ بۆ چی هاتوونە ئێرە و چ داواکاریەکتان هەیە دەتانوێت چی بە وەزارەتی خوێندنی باڵا بڵێن؟ زۆر سپاس. ئەمە دوو داواکاریمان هەیە. تەبیعی داواکاری یەکەمە ئەوەیە کە داخلی کۆرسات بین پرۆسەی خوێندنیش ڕانەگیرێت کە بەو ڕێنمایە کە وەزارەت دەری کردیە دەبی ئەمە حتا ساڵێک یعنی لەو خلالی ئەو ساڵێ ئەمە توانستی ئایلتس بینی کە نمرەکەش زۆر بەرزە بەڕاستی لە ئاستی هیچ کاندیدانی ماستەر و دکتۆرادا نییە لە بەرژەوەندی گشتیدا نییە. باوەڕش ناکەم جێبەجێ بکرێتن ئەوەیە چونکە ماوەی ساڵێک بۆمە زۆر کمە و تەرقین قەیدیش بکرێنی و تا 5 ساڵی ترەمە ناتوانین تەقدیمی خوێندنکەینەوە. بەڕاستی داواکاری دوومیشمە ئەوەیە یعنی بتوانن بە ئەو سنتەرانی کە سەر بە زانکۆی حکومی سەر بە زانکۆی سەلاحەدینە و سەر بە وەزارەتە ینی کارا بکرێتەوە. بەڕاستی ئەوەی شتێکی باشە ئەگەر وا بکرێتن بە 4 لیڤڵ بە 8 مانگە تو دەتوانی یعنی ئینگلیزیەکی پێرفێکت بزانی و لە باتی ئەو ئیمتیحانە نێو دەوڵەتیەک و مەرجەکە کەم بکرێتەوە یان ئەوە ئەو ئایلتسە نەمینێتن لەم بۆ زانستە مرۆڤایەتەکان ببیتە 4 علمیەکانیش ببیتە 5 و ئەوەیە داواکاریەکەیمان. بەڕێزم تۆش ئەگە بێ بۆ ئێرە تۆ ئێوە داواکەن نمرەکەتان بکرێت بە چەند و بۆچیش نمرەکان کەم کرێتەوە؟ ئێمە چەند داواکارێکمانە. یەکێک لە داواکارەکان ئەوەیە ئێمە دەست بە کۆرسات خوێندن بکەین پێشەوەی لەقەبی زانستی وەربگری اینجا ئەو دەرەجەیەمان لێ داوا بکەن یاخود کەم بکرێتەوە. بۆ نمونە ئەو بابەتانی بۆ نمونە زانستە مرۆڤایەتیەکان ینی 5 زۆرە بۆ زانستە مرۆڤایەتیەکان دەتوانێت یەکەم بکرێتەوە. دەستان خۆش بێ. بەڕێزم تۆش ئەگەر بێ بۆ ئێرە ئێوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە ئایا داواکاریەکانتان جێبەجێ کرێت گوێ لە ئێوە گیراوە کەس بەدەم داواکاریەکانتان هاتووە ئێوە نزیکەی کاژمێرەکە لێرەنە؟ ناوەڵە تاوەکو ئێستا کەس بە پێشوازی داواکاریەکانمان نهاتووە. بەڵام من یەک پەیامم بۆ جەنابی وەزیرەیە پارساڵ لە بەخاتری خێزانی بڕیارەکی دەرکرد کەتی لە وەقاعی کوردستانیش بڵاو کرابەوە بەڵام لە بەخاتری خێزانەکەی بڕیارەکەی گۆڕی. ئێستاش ئێمە داوا لە وەزیر دەکەین بە چۆن لە بەخاتری خێزانی و لە بەخاتر یەک کەس ئەو پەیامە ئەو بڕیارەی دەرکرد گۆڕان کاریش تێدا کرد بە ئەوە لە بەخاتری 30,000 کەسی کوڕە پێشمەرگەمان تێدایە کوڕە شەهیدمان تێدایە فەقیر و فەقاراتمان تێدایە بە لە بەخاتری ئێمەش ئەو بڕیارە بگۆڕێتن یعنی هیچی لەکەم نابی. دووش ئەوان داوای ئارچی دەکەن یەک بەخۆی نیتی. دووش ئێمە سنتەری زمانمان تەواو کردە لە زانکۆیەکانی خۆمان نزیکەی 800,000مان چووە 6 مانگ داوامان کردیە کەچی وتیان پەیرە و ناکرێت ڕەتیان کردەوە کەچی ئەوڕۆ چوونە جەنابی خوێندی باڵا چوینە کۆیێ نەفسی سنتەر وا لە کۆی دەکەنەوە کەچی باوەڕ پێکراویش نییە نازم و کارەکە چییە ئەو گەندەلیە بە لەبەرچی. بەڵام من ئەگەر دەرفەتم پێدەی چەند کاندیدێکی تر وەرەگرم بزانم ئەوان زۆر باشە وەلی دەمەوێت ئەو پرسیارە لە خوێندکاران بکەیت. بۆچی ئێوە بە داواکاریەکانی وەزارەتی خوێندنی باڵا ڕازی نینە؟ بەخۆی ئێستا حاڵەتەکە ڕوونە. ئێستا وەزیر قسەکانیان چیە دەڵێن لە هەموو دنیا بگەڕێ ماستەر دەبی 5 بینی و دکتۆرا دەبی 6 بینیتن یان 6.5 باشە. بەڵام ئایا ئەتوو ئەو ژیانە لەمە دابین کردێک ئەو ژیانە ئەوان هەیتیان ئەمە بە 3 مانگ معاشێک وەرناگرین جا ئەوەندە خینە و سیستەمە خینێ ئەوان هەیتیان لەگەڵ ئیمە جیاوازە ئیوانی دراوسیان ئینگلیزی ئیمە لە کولیە ڕادەبێت بە ئینگلیزی و بەشی ئادابیەکان هەر
ئینگلیزی ناخوێنن جا چی بچن یا شەهادە ئینگلیزی 6 بێنن 5 بێنن جا ئەوەیە داواکاریەکانمان دەوانێت پێداچوونەوە بە داواکاریەکان بکرێت. زۆر سپاس بەڵێ من دەگەڕێمەوە ستۆدیۆ ئەوەی کە بینیتانەوە گوێتان لێبوو ئەمە وتەی کاندیدانی ماستەر و دکتۆرا بوون کە داوا دەکەن وەزارەتی خوێندنی باڵا چاو بە ئەو مەرجانە بخشێنێتەوە کە لەسەری داناون و هەروە کۆرساتەکانیان ڕاستەخۆ دەست پێ بکاتون ئەو نمرانی کە بۆیان دیاریکراوە کەم بکرێتەوە دیارە ئێستا دەست بە ڕێپێوان ئەکەن و دانوێ ئەم شەقامە بگرن و وەروە ڕێپێوان بکەن. بەڵێ سپاس بۆ وەلی سەلیم پێامنێری پێم لە شاری هەولێر ڕاستەوخۆ لەگەڵ مابووی سپاس بۆ زانیاریەکانت.